بناوی خواهی بخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامە ئەمڕۆ ئەم شەویش لەسەر پرسی موچە دەوەسین کە ناردنی موچەی مانگی چوار دواکەوتووە مانگێک تێپەردە بێەوە سەردا بەشکردنی موچەی مانگی سێ بەڵام تاوکو ئێستا نەرێدراوە ڕۆژ مەسرور بازانی سەر حکوومەتی ماوە بەسەر کوێرێن باسی لەوە کردبوو کە پابندەکانی خۆیان جێبەجێ کردووە چاوەڕێەوەن کە بەغداد موچەی مانگی چوار و وچون کات موچەی مانگی پێنج بنێرێت بەڵام ئەوەی کە پێویستە بە زانێرەکان بازۆکە تاکو ئێستا بڕیارەکەی دادگای فدراڵی بۆ بانکیکردنی موچە و داهاتی ناوخۆشیان ڕادەز نەکردووە کە بۆ تەوەکاری دواکەوتنی موچە سەرەسەر پرسی بە بانکیکردنی موچە ڕادەز نەکردنی داهاتی ناوخۆ دروستکردنی کێشە بۆ بڕیارەکانی دادگای فدراڵی هەروە لەسەر دۆخی سیاسی هەرێم و پەیوەندیەکانی لەگەڵ بەغداش دەوەسین و باز لە ئایندەی هەرێم و هەڵبژاردنیش دەکەین ئەم پرسان لەگەڵ بەڕێز هۆشار عەبدوڵڵا قسەی لەسەر دەکەین کە لە ستۆدیۆ میوانمانەکە خۆشحال بەخێربێن سوپاسی ئامادەبوون دەکەین. ئەگەر سەرەتا لە دواکەوتنی موچەوە دەست پێ بکەین بە بۆچوونی بەڕێزت هۆکاری چییە کە موچە دواکەوتووە وا بڕیار بوو لە کۆتایی مانگ موچەی مانگی چوار بێت پێشتر باز دەوەکرا کە کێشەی موچە چارە سەر بووە پێی بڕیارەکەی دادگای فدراڵی. سپاس بۆ جەنابەت سپاس بۆ بینەرانی پەیام هەر ئەو کاتێک کە پێش دەژندوو موچەدرا ئەو کاتە وتارێکم نووسی و باسم لەوە کردووە کە چارەسەری کێشەی موچە وەقتیە و سەر هەڵەداتەوە لە بەرامبەردا زۆر کەس زۆر پەرلەمانتاری ئێستای عێراق دەیانگوت هەرێم داهات ڕادست بکات یان ڕادست نەکات جارێکی کێشەی موچە دروست نابێتەوە هەبوون دەیانگوت هەتاکو لە عێراقدا پارە هەبێ کێشەی موچە دروست نابێتەوە و هەبوون دەیانگوت بە یەکجاری و بە ڕیشەی چارەسەر بۆ پێویستە سوزەی شکربەرن و دوعا بکەن و ئەمان و تا ئاخیر ئەو کاتە لە زۆر کۆمنت هەر بێجگە لە وتارەش باسی ئەوم کردووە کە کێشەی موچە بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان بەردەوام دەبێت هەتاکو ئەو کاتەی کە موچە ڕاستەوخۆ لە ژێردەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستانەدا بەش بکرێت یاخود بەشێک بێ لە ململانەی نێوان داهاتی نەوتی و نانەوتی لە بینی هەولێر و بەغدا. ئەزانی بۆ تێگەیشتن لە کێشەی موچە ئەوە 10 ساڵی ڕێکە بە بەردەوامی قسە لەبارەی موچەوە دەکرێت. ڕاستیەک هەیە دەبێ باسی بکەین. طبعا ئەگەر بمێ بە ڕستەیەکی خێرا بۆی کە زۆر لە وەڵامەکە دوور نەکەم و دوای بێمە سەر ئەم با بڵێن وردکردنەوە مێژوویە هۆکارەکەی ئەوەیە و حکوومەتی عێراقیش ڕایگەیاندووە کە 6 مانگ زیاترە حکوومەتی هەرێمی کوردستان ماوە بە سەرچوو ناشەرعی داهاتی ڕادست نەکردو هیچ جۆرە داهاتێکی نەوتی و نانەوتی نەگەڕاندوێتەوە بۆ عێراق و لە ماوەی دووسێ ڕۆژی ڕابردوو وتەبێژەکەیان وتەبێژە حیزبیەکەیان یعنی چکە ئێستاوای هاتووە ئەتراف بۆ وتەبێژ یەکتریش ناکەن باس لەوە دەکە ئێمە مەرجمان هەیە بە مەرجی ئەوەی کە بودجەی استثماریمان بۆ بنێردرێ ئێمەش داهاتە گەڕێنینەوە ئەوانە بەرحاڵ کە دێتە سەر بڕیاری دادگای فدراڵی بڕیاری دادگای فدراڵی بە ئینتیقائی وەرناگیرێ تۆ بڵێ ئەوەی کە پێوەستە بە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بێت جێبەجێ بکرێ بەڵام ئەو بڕیاری کە پێوەستە بە جێڕانەوەی داهاتی نەوتی و نانەوتی ئەویان جێبەجێ ناکەم یعنی ئەوەی کە لە بەرژەوەندی خۆمە ئەمەوێ ئەوەی کە لە بەرژەوەندی خۆم نامەوێەوە خۆشتەزانی داهاتی نەوتی و نانەوتی بە شێوەیەکی زۆر ناشەفاف مامەڵی پێوە دەکرێت ئەمڕۆ مەسرور بارزانی ئەڵە پارەم لە بەردەستانیە ئەوەی کە ئەی دوێنێ جورئەتی ئەوە ناکە یاخود میدیا بەگشتی زۆر جورئەتی ئەوە ناکە بڵێ ئەی داهاتی ناوخۆ لە بەردەستی چێدایە ئەی فرۆشتنی نەوتی قاچاغ داهاتەکەی لە بەردەستی چێدایە بۆ کوێ ئەڕوا ئەی ئەگەر پارەتان لە بەردەستانیە ئەم هەموو لەشکرە چۆن ئیدارە ئەدەن بەرحاڵ بەڵام بۆ تێگەیشتن لە مەسەلەی گرفتی موچە پێویستی بە لەسەر گرفتی موچە قسە دەکەین بەس تۆ دوو هۆکار دەبینی کە موچە دواکەوتووە هۆکارەکان زۆرن ینی پەیوەندی بە تەڵتینەوە هەیە پەیوەندی بە مەسەلەی ئەو دواخستن و ئەو بەهانەگرتن و ئەو مماتەڵەکردن و ئەو با بڵێن بیان و هێنانەوە هەیە کە لە جێبەجێکردنی بڕیاری محکەمەی اتحادی لە پێوەست بە مەسەلەی تەڵتین لەسەر مەسەلەی کێشەی هەژماری من ئەو سەنگەرگرتنەی کە ئەم گروپی دەسەڵاتدارە لە وەزارەتی دارایی عێراق و هەرجارە و کێشەیەک هێنە پێشەوە لە مەسەلەی تەڵتینە ئەمە بەشێکی بەشەکەی تری بەڵام هۆکارە سەرەکیەکەی بەڕاستی مەسەلەی نەگەڕانەوەی داهاتە یعنی داهات لە هەرێمی کوردستانە بە هیچ شێوازێک ناگەڕێتەوە یەک دیناری ناگەڕێتەوە بۆ خەزانەی اتحادی کە ئەمە ینی بەهانەگرتنیی ئێجگار وازەحە ینی ئەوانە توانن جدولی ئەو داهاتە بکەن کە لە بەردەستیاندایە داهاتی نەوتی و نانەوتی ئەمەمان فرۆشتووە ئەوە حکوومەتی عێراقی ئەزانێ ئەمانە نەوتی قاچاغ فرۆشن و ئەزانێت داهاتی گومرگەکان و مەتارەکان و داهاتی ناوخۆ چەندە و چۆنە
مەفروض ببڕۆن گفتوگویان لەگەڵا بکەن نەک خۆیان گوێی خۆیان با بڵێن خۆیان بێدەنگ بکەن پێیان وا بێتتر تا سەر پارەکە ئەنێردێ بەڵام ویستم ئەو کردنەوە مێژوویە بکاش ئەزانین دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان ئەگەر لە 50 ساڵی ڕابردووشە ئەوانی کە با بڵێن پێیان دەگوترێت ئەحزابی سیاسی ئەوانی کە دروشمی کوردایەتی و دروشمی قەومیان بەرز کردوتەوە 50 ساڵیش بگەڕێتەوە دووە کاک حەچیم و پێویستەمە خەڵکی کوردستان بزانێ هەر کاتێک موچیان لە بەردەستدا بوو بێ هەر کاتێک موچەی خەڵکی کوردستانی لە بەردەستدا بوو بێ موچیان وەکو ماف سیر نەکردووە موچیان وەکو مافی خەڵکی کوردستان نەبینیوە موچیان وا سیر نەکردووە کە مافێکە پەیوەندی بە منەت و پەیوەندی بە ئەوانەوە نییە تۆ دیقەتی دوو چەند نمونەیەک باسەکەم چەند نمونەیەک باس دەکەم پێش ئاژبەتاڵی 1970 ئەو کاتەش دوو موچەی شۆڕش بە تەعبیری ئەوسا خواردویانە موچەیمانجیشیان داوە موچەیمانجی دوو سیان نەداوە ئەو کاتەش بەڵێ هەر لە ینی نەخێت لە پێش ئاژبەتاڵی 75 دوو موچیان نەداوە لە کاتێکا پارێکی زۆر زۆریان لە بەردەستا بووە و دکتۆر محمود عوسمان باسەکە هێشتا لە ژیانە ماوە کە پارێکی زۆر زۆریان هەبووە چەکیان زۆر بووە ئەو کاتێککە باس لەوە دەکات کە مقاومە نەکراوە لە ئاژبەتاڵە ئەمە 74 باشە لە دوو ئیدارەیەکەشە چەند موچەیەکی هەردوو ئیدارەکە ئیداری سلێمانیش ئیداری هەولێری چەند موچەیەکی فەرمانبەرانیان خواردووە دوای ڕاپەڕین بەڵێ لە سەردەمی لە دوای ڕاپەڕین هەر لە سەرەتای ڕاپەڕینەوە تاوان ئەوەی کە وەختی خۆی مامۆستایان دەیانگوت ئێمە سەری بەرزمان بۆ موچە نوی ناکەین ئەوەمانەوە نەبوو خۆ پاریان لە بەردەستانەوە بەڵام ئەو کاتە لەبەرەوەی داهاتێکی ئەو تۆ نەبوو لانی کەم داهاتێکی ئەو تۆ نەبوو و ئەو داهاتەشی ئەو کاتی لە بەردەستیانە بوو لە ئالیات کە با بڵێن ئەو دیویانەکەت خۆ هەر نایانەدا بە خەڵک و تۆ دیقەتی مەسلەی پاشەکەوت و مەسلەی لێبڕینیش بدە ئەمێ ڕاستیەک هەیە خەڵک بیزانێ ئەم دوو حیزبە سیاسیە ئەم دوو حیزبە دەسەڵاتدارە موچە وەکو مافی خەڵکی کوردستان نابینن وەکو چی دەیبینن وەکو منەتێک و خێرێک ئەیبینن پیان وایە ئەو پارەی کە دێتە بەردەستی ئەوانە و خێر ئەیدن بە خەڵک وا نەزان ئەمە مافە بۆیە بە ئارەزووی خۆیان لێی دەبڕن پاشەکەوتی دەکەن بۆیە لێرەوەیە من ئەڵێم تاکە چارەسەر بریتیە لەوەی کە موچە خەڵکی کوردستان بە هیچ شێوازێک پەیوەندی بە حکوومەتی بەناو هەرێمی کوردستانیان ئەم حکوومەتە ناشەرعیە جا حکوومەتی داهاتووشەوە نەمێنێ زۆرێک باس لەوە دەکەن ئێمە لە خولەکانی ڕابردوو بەداخەوە بەشێک لەلایەنەکانی ئۆپۆزیسیۆنیش ئێمەیان تەخوین دەکردیان گوت جاگەروا بێ حکوومەتی هەرێم وەزیف کاکە گیان حکوومەت هەمەزار جار وتومە حکوومەت وەزیفەی بریتینیە لە موچەدا بەشکردن خۆڕۆڵی دەسەڵاتدارە هەرەوە نیە موچەدا بەشکردن ئەگەرەوەیان لێ بکەیت و ئیشیان دەمێنەوە زۆریشیان دەمێن ئەسڵان موچە ئیشی حکوومەت نیە موچە ئیشی بنووکە موچە ئیشی بنووکە ئەی مەسەلەی ئاوادانکردنەوەیە ئەی مەسەلەی دانانی پلانە مەسەلەی بەرەو پێشبردننی بواری اقتصادیە بەرەو پێشبردننی پەروەردەیە بەرەو پێشبردننی کللتورە بەرەو پێش ئێستا هەموو شتێکی ئەم حکومڕانی ئەم هەرێمەیان کورت کردوتەوە لە مۆزوعی موچەیە یعنی دەوڵەت بەگشتی سەرخان و ژێرخانە یعنی هەر لە ڕووی سەرخان کە پەیوەندی بە فکر و بەها معنەویەکان و بەرەو پێشبردننی علم و زانست و پەروەردە و خوێندنی باڵا و چی ئەوە هەمویان ئیهمال کردووە ژێرخان کە پەیوەندی بە مەسەلەی دروستکردنی بنیەی تەحتی و مەسەلەی ڕێگاوبان و مەسەلەی پرۆژەی استراتیژی و مەسەلەی ئەمنی اقتصادی و مەسەلەی ئەمنی ئابووری و ئاسایشی خۆراک و بژانەوەی کشت و کاڵ و گەشت و گوزار و هەموو ئەوانەوە هەیە هەموو ئەو سێکتەرانیان سفر کردوتەوە ئێستا بەس چاوەڕێەوە باسی موچەیە لە سەرۆشی حکوومەتەوە هەتا خواری خوارەوە کەوانە ئەبێ هەموو جارێکیش بڵێم ماوە بەسەر چوو ناشەرعین بۆیە ئەمێ ئەوە بڵێم بە کورتی هەتاکو ئەم موچەیە لە ململانەی بینی هەولێر و بەغدایە بمێنێتەوە کە هەژماری من لە بارێکیە هێشتنەوەی بۆیشە من دژیم هێشتنەوەی موچە و مقدراتی بژێوی مانگانەی خەڵکی کوردستانە لە ناو ئەو ململانەیەدا بۆیە من دژیم ئەگەر بە جۆری بڕارەکەی دادگای ئیتیحادی موچە تۆڵتین بکرێ و بخرێتە سەر بانکە فیدراڵیەکان پشتی هەرێمی کوردستان لە موچە کاتێکە چێتە ئەو بانکە فیدراڵیانە ئەو کاتە یەک پشکەمێنێ بۆ هەرێمی کوردستان ئەوش مەسەلەی بودجەی استثماریە موچە لە سەرتاسەری عێراقدا بێ بە یەک سیستم باشە با ئیستثماری ترخوان چۆن ساڵانە گفتوگۆکەن لەسەر قانونی لەناو قانونی موازنەدا بودجەی ئیستثماریان چەندە بێ من هیچ کێشەیەکم نییە ئەو بەشەی تریش کە لە ئەیانمێنێتەوە لە تەشغیلی بەڵام ئەوەی کە پەیوەندی بە موچەوە هەیە من ئەمە لە ئەزمونەوە پێگەشتوم لە 2016 ئەمە قسەمەوە هەتا ئێستا شەر ئێڵێمەوە موچە تەنها بە ڕیشەیی کاتێک چارەسەر دەکرێت کە لە سەرتاسەری عێراقدا لە زاخۆوە تا بەسڕە بکرێ بە یەک سیستم ئەمەش ئالیەتێکی ئێجگار واقعی هەیە
ینی بەداخەوە وەختی خۆی زۆر بوون لەوانە لێمە تێنەگەیشتن هەتا تەنانەت بێزگەلێشێتی و پارتی شێزەکانی تریش ئێستا لێمان تێگەن ئێستا خوان هەنیشان هاتوون ئەم دروشمانە یان ئەم قسانە ئەڵێنەوە بەڵام بەڕاستی تاکە حەل بریتیە لەوەی ئەو پارەیەی کە مانگانە لە موازنەی ئیتیحادیە پەیوەستە بە موچەی فەرمانبەرانی خەڵکی کوردستان بە هیچ شێوازێک لە ململانەی بینی هەولێر و بەغدا نەمێنێ بانکە فیدراڵیەکان ڕاستەوخۆ بیخەنە سەر با بڵێن تەوتین یان بیخەنە سەر بانکە با بڵێن وەزارەتی دارایی عێراق بیخاتە وەزارەتی دارایی عێراق ڕاستەوخۆ بیخاتە سەر حسابی بانکە فیدراڵیەکان دابەشی بکەن ئەگەر ئەو پارەیە بێ بۆ وەزارەتی دارایی هەرێمی کوردستان کە پێ دەوترێت وەزارەتی دارایی خۆی لە ڕاستیە وەزارەت نییە هەرچی ناولێنی بنێ بەڵام وەزارەت نییە ئەو شێشەیە بەردەوامە بێ ئەم شێشەیە بەردەوام بێ 100 جاری تریش ئەمەمان و تۆ بەڵام بەداخەوە هەندێک کەس کە عمقێکی فکری قوڵاییەکی فکریان نییە ئەو جاری پێش و هەردوو موچە بەسەرێکەوە دراوەتیان تەواو ئیتر بەهاریان هێنایە چۆکان وتیان کێشە چارەسەر بوو گرفت نەما ئیتر بڕۆن ینی بەداخەوە ئەمە حقەتەکەی کە باش بەس سوارد بە کێشەیەک سوارد بە هەژماری من بانکی بازرگانی عێراق TBH گفتوگویەک لەسەرەوە دروست بوو ئایا تە ناو هەژماری من یاخود بەجێیە سەڕون بۆ تۆ چۆنە هەرچەندە نازانێت دەستی پێ کردو بە فەرزانانی مۆزوع زۆر گەورە کراوە جیاوازێکت چییە بۆ نمونە کاک حەشیمە مۆزوع زۆر گەورە کراوە TBI یەکێک لە بانکە باشەکان بەڵام گروپی هەژماری من کە مناو لێناو هەژماری ئەوان ناوی زۆر لێنراوە مامۆستا ئەحمەد پیاڵە هەشتمار ناوی زۆرە بەڵام هەرچین بەدناو بووە ینی بۆ بە پرۆژەیەکی بەدناو دەشکرێت پێ بوترێت هەژماری بەدناوە مۆزوعی TBI تەنها لە لای ئەوان بۆ یەک شتە تەنها ئەیانەوێ یەک شتی پێپینە بکەن بڵێن ئەوە تا بانکێکی عێراقی معتەبەر هاتۆتە ناو هەژماری منەوە کەواتە هەژماری من جێبەجێکردنی بڕیاری دادگای ئیتیحادیە نقطە تەنها مەبەستیان ئەوەیە گەر ناخۆ TBI لە هەرێمی کوردستاندا هەر توانای وەخۆگرتنی ئەو هەموو کارمەندی ئەو هەموو تەوتینەی نییە هەر ناتوانێت ئەوەندە حساب بکاتەوە بەڵام جەماعەتی هەژماری ئەوان هەژماری بەدناو دەیانەوە بڵێن ئەوە تا ئێمە ینی تقریبان ڕووی بانقەکانی تری خۆیان لە پاڵ TBI سپی بکەنەوە و بۆ ئەمەش من زۆر دەمێک کە باسیەوەم کردووە کە حکوومەتی عێراقی بە تایبەتی سوودانی دەیەوێت لە پینە و پەڕۆیەکە هەوڵی ئەوە بدا کە ئەو پرۆسی هەژماری من وشتیان سەر بگرێت طبعا ئێستا چیان لێ کردو ئەوان لە کتاباتی ڕسمی کە بۆ بەغدای ئەنێرن بۆ سوودانی ئەنێرن ناڵێن هەژماری من یان هەژماری من ناکەن بە عەرەبی ئەڵێن تەوتین ئەڵێن ینی عملیەی تەوتین بۆچی چکە عملیەی تەوتین هەمان ئەو گزارشتەیە ئەمان ئەو تعبیرەیە کە لە بڕیارەکەی دادگای ئیتیحادیە هاتووە بۆەوەی سوودانیش بڵێ ئەوە تا حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێمی کوردستانەوە تا ئەڵێ منیش تەوتینەکەم کەواتە تەوتین هەر هەمان شتە ینی جۆرێکە لە سەر لێ شێواندنی خەڵک ئەگەر ناوەکو وتم کاگ حەچیم ینی لە هەموو کوردستانەوە ئازانم لە بینی 90 بۆ 100 کارمەندیان هەیە جیهازی ئایتی ئەمەکانیان جیهازی ئایتی مەکانیان وابزانم ناگاتە لە بینی 10 بۆ 15 20 ناگاتە 20 چۆن یعنی ئەتوانێت بەتەنها TBI ئەتوانێت ئەوە بکات نەخێر پاشان من هیچ لاریەکەم نییە لەوەی ئەگەر وەزارەتی دارایی عێراق موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە ڕەشید و ڕافیدێن و TBI یان حتا چەند فەرعێکی زۆری TBI لە هەرێمی کوردستان بکاتەوە تەنها لە TBI بەڵام بۆ مەرجەی وەزارەتی دارایی عێراق ڕاستەوخۆ تەمویلی TBI بکە بەمانایەکی سادەتر ئێڵێم کاکە من پێم وایە چارەسەر تەنها بریتیە لەوەی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بچێتە سەر وەزارەتی دارایی عێراق وەزارەتی دارایی عێراق لە ڕێگەی TBI-ەوە ئەیدا لە ڕێگەی ڕەشیدەوە دەیدا لە ڕێگەی ڕافیدێنەوە ئەیدا لە ڕێگەی هەر شوێنێکەوەیدا هەر منفەز و پەنجەرەیەکەوەیدا من کێشەم نییە بەڵام وەڵاهی هەتاکو موچە بێتە ناو ئەوەی کە ناوێن ناو وەزارەتی دارایی هەرێمی کوردستان هەروکو خۆی بێ هەروکو ئێستا بێ بەس پێ بێ دەسەڵات دارایی عێراق بۆ ڕازی بن پارەکە بەکاش لە بەغدا بێتە وەزارەتی دارایی هەرێم ئەو تەمویلی بۆ نمونە بانکەکان بکە شکۆ پێچوانی بڕیاردادگانی پێ بڵم ئەزای خەڵک زۆر جار هەندێک شتێ لی تێگەچێت ئەنی لەوەی لێ تێگەچێت کە لە عێراقدا تەحالوفی فاسدین عێراق با بڕێەوە ئەوەی بیرەچێتەوە کە محەممەد شیع سووداری لە نتیجەدا دەنجی حیزبەکانی وەکو پارتی وێشێتی زۆر بەلاوە مهمە بۆی دەورەیەشتر بێتەوە بە سەرۆکی حکوومەت ینی هەنێجار ئەو بە پیرۆزکردن و بە مقدس سیرکردن و بە پاک سیرکردن و بە هین سیرکردنی سوودانی و غیری سوودانی و ئەوانە هەڵەیەکی گەورەیە هەر بۆیەش ینی زۆر زار خەڵک تووشی خێبەت ئەمە لەبێ کە هیوای گەورە لەسەر ئەوانە بنیاتەنێ ینی محەممەد شیع سوودانی لە بەرنامەکەی عەرەبیە حەدەثا پێش بڕیارەکەی دادگای فێدراڵی بەڕوونی قسەکە ئاڵێ بێ موچە هەرێمی کوردستاندا بەشی بکات ئەمە بەشێکی مغازلە و مجاملەی
پارتی شوێژێتیشە بۆ معلوماتت چکە پارتیویشتی پیان وتونوتیانە کاکە ئێمە گەر موچەدا بەش نەکەین کۆتاییمان پێ دێت نقطە کۆتاییمان پێ دێت چونکە کاکە گیان ئەگەر ئەوانە ئەگەر ئەم شەریکن لەو پرۆسە سێکە ئەگەر ئەم موچەیە بەڵێ بێگومان شەریکن تۆ گومانت هەیە لەوەی شەریکن گومانت هەیە لەوەی ئەوانە بێکەوە هەژماری منەکەن گومانت هەیە لەوەی ئەوانە بێکەوە نەوتی قاچاقە فرۆشن گومانت هەیە لەوەی بێکەوە داهاتی ناو خودی زە بەدرخۆ ناکەن گومانت لەوە نەبێت ئەوان ئەگەر موچە ئەوە ڕستەخۆ بچێتە وەزارەتی دارایی عێراق هەرچی بندیوار هەیە هەرچی دووبارە هەیە هەرچی ئەو پارە زۆرەی کە بە شێوەی ناقانونی ئەیدەن بەو هەموو لەشکرە زۆر و زەوەندەی هەنێکی میدیای هەنێکی غیری میدیای ئەوانەیان نامێنێ یعنی بۆیە ئەڵێن لە هیچ بارێکە ئێمە دەستبەرداری هەژماری من نبین ئەی دەبێت چی بکرێ سەبم ڕێگا ڕاستەکە چیسە موچە دواکەوتووە ئەزانی ڕێگا ڕاستەکە دەست پێ ناکرێ ئەو دەستی پێ نەکردوە دیارە بە پێی بڕارەکەی دادگای فێدراڵ داتی ناو خۆڕاتز ناکەن ئەی دەبێت چی بکرێ خۆی لە هەموو حاڵەتێکدا ینی دیسانەوە بێ مۆزوعەکە بێتەوە بە مۆزوعی فشار من بخۆم پێ مای پارە دێت ینی موچە دێت ینی دێت بڵێ دواکێ بەڵام دێت نافۆتێ موچەکە لە بەغداوە نافوتی ئینشاءالله بەس ئەبێ فشار لەسەر ئەم گروپی دەسەڵاتدارە بەردەوام بێت من لە شوێن تریش ئەم قسەم کردو هیچ جۆرە فشارێک لەسەر یەکێتی و پارتی نییە هیچ جۆرە فشارێک لەسەر ئەم دوو عایلە سیاسیە نیە کە بە ئارزوی خۆیان ئەم دوو زۆنە ئەبن بەڕێوە هیچ جۆرە فشارێکی نە سیاسی نە جەماوەری نە ئیعلامی هیچ شتێکیان لەسەر نیە هیچ یعنی مەسەلەن نمونەیەکی بەخسیست بۆ باسەکەم ئەمڕۆ نێسیڤان بەرزانی قسەی کردووە مەفروض بوو میدیا حملەیەکی گەورە لەسەر ئەوە بکا بڵێ ئەم پیاوە لە ماوەی دوو سێ مانگی ڕابردوودا چەند جار کاتی و هەڵبژارنی دیاری کردووە و دیسانەوەڵە کاتێکی تر دیاریەکەم ئەمە هەر خۆی ئەبوو هەر بە فاسیلێکی تەلەڤیزیۆنی ئەمە ئەبوو بە فاسیلێکی تەلەڤیزیۆنی ئەم کابرایە ئەبوو چوزانم ئیحراج بکرێ ئەبوو بکرێ بە نوکتەیەکی میدیایی کەچی هەمووی چۆی غەڵەتێکی ئەنقەستی کردووە ئەڵێ جێگری سەرۆکی حکوومەت فلان کەس و فلان کەس ینی ئەی هەمووی کەن دەستەکەن بە پێکەنین و وەکەوەی کە ئەنی من ڕابواردنە بە عەقڵی خەڵکو و بەداخیشەوە میدیایەکی بەرپرسیار نییە میدیایەکی زۆر کاریگەر و گەورە نییە ئەم لەم لوعبانە تێبگا لەبری ئەوەی ئاوا خەڵک سڕ بکەن لەبری ئەوەی ئاوا خەڵک بگەوجێنن پێیان بڵم بابە تۆ گاڵتە بە عەقڵی خۆت بکە بە خەڵکی بە عەقڵی ئەم میلەتەی مەکە بە خۆتی بکە بە کارەکتەری خۆتی بکە کە زیاد لە جارێک کاتی هەڵبژاردن دیارەکەیت لە سەردەمێکا کە خەڵک موچەکەی دواکەوت و چاوی لە موچێتەوە بەم جۆرە پێکەنینە ناشرینە کە من لێت ناشارمە ئەو کاتانی کە ئاوا ئەهەم بینم بەم جۆرە پێکەنن لە هین ینی هین ئەچێتە بەرچاوم ینی دێتە بەرچاومەڵی ئەڵی سێرکەکەن سێک مایشەکەن ئەزانی ئەوانی کە گروپەکەنەوەی کە سێرکەکەن دانیشن هەندێک شتی سیرەکەن بۆی خەڵک پێیان پێ بکەنێ بزەبت ئەوەیە ئاوا دێنە بەرچاوم من ینی باش ئەی داهاتووی بڵێن داهاتی ناوخۆ بە پێی یاسای کارگەری دارایی بێ پێی بڕارەکەی دادگای فیدراڵی بێ بە پێی یاسای بجێڕوونە دەبێ هەمووی تەسلیم بکرێت ئەوەی کە پێوەستە بەداهاتی ئێستا بە خۆشی نایدەن بە شەق لیانە سەنن بە شەق لیانە سەنن چ وەختی خۆشی نەوتی ئەوانە کە دایان گوت یەک بەستا خۆی ئێستای ڕۆژی چیان نەخستۆتە سەر ئەو هەژماری کە لە پیاوێری بانکی ناوەندی کراوەتەوە کاک حەکیم نەوتیش زۆری خایەن دەزانی ئەو پەلەی لە بەغدا ئەو پەلەی لە ئێمە لە بەغدا نیە ئەو پەلەی لە ئێمە لە هێزە عێراقیەکان نییە ئەو پەلەی لە ئێمە لە عملی سیاسی نییە بیرە نەچێ ئێستا ئەوان نایانەوێ ئەم دۆخی ئێستا سوودانی نایە بە هیچ شێوازێک دۆخی حکوومەتەکەی تێک بچێ نایە بڕوا بەرەو هەڵبژاردننی پێشوەختە بۆیە تاڕاتێکی زۆر مڕعاتی پارتی وێشێتیەکە لە بینی قوسێکی شە بەتایبەتی پارتی مڕعاتیەکە چکە نایە لوعبەکە لە خۆی تێک بچێ بەڵام وەختی خۆی چۆنیان و یەک تەنەکەنەوە ڕادەست ناکەین و ئاواش پارەیان لێ ئەسەنین و لێ ئەسن تا بنەوتەکان ئاوا بەدەستەوە شکایەوە داهاتی ناوخۆش زۆر ئاسانە بۆ معلوماتت بیانێ هەر مەتاڕەکانیان لێ ڕاگرن و گومرگەکانیان لێ ڕاگرن کۆتایی پێ دێت خۆ چیەکەن یعنی گەر بیانێ بە شەق لیان سەنن لیانە سەنن بەڵام عادەتەن هەندێک کاری سیاقی دەوڵەتی هەیە مراعاتی مهمترەکە ینی ئەولەویاتی هەیە ئەولەویات ینی کاری لە پێشینەی چییە کاری لە پێشینەی ئەوانەوەی جارێ بەخۆشی پێیان بڵێن وردەوردە پێیان بڵێن ماوەیەکی زۆریش بۆ نەوتەریان گوت وەرن بە حەلیکەین وەرن بە ئەم مۆزوعینەوە تەحەلکەین وەرن بە حەلیکەین ئەجیان نەگرت هەتا بەم شێوازەشکایە ئێستاش خۆ بە قاچاق دەیفرۆشن و داهاتەکەی دیار نییە بەڵام فەرقی زۆرە لەوەی بڕەپارێک هیچ بڕەنەوتێک ئێستا پێشتر 80,000 ڕادستی عێراق فەرقی زۆرە لەگەڵەوەی کە بە بۆڕینی نەوت ماوەیەک ملیۆنە بەرمیلیانە فرۆشت ئێستا بەداهات بە نیوە قیمەت و کەم بە قاچاق بە نیوە قیمەت و کەمتری فرۆشن هەری فرۆشن هەر تیجارەتەکە ئەکەن ئەزانی وەکوتم عێراق ناوێ هەنێ معادلات هەیە بچێ من ئەو ڕۆژەش باسم کرد مامۆستایشی یاسای دەستوری شتێکی نووسی بوو لەسەر بڕیارەکەی دادگای فیدراڵی لەسەر ڕاگررتنی ئیجراعاتی انتخابات ئەڵێ قانونی نییە دەستوریش نییە من لە شوێنی کە کۆمنتم داوەڵم ڕاستە دەستوری نییە
بەڵام دادگای دەستوری لە هەموو دنیادا یەکێک لە وەزیفەکانی بریتێ لەوەی کە چی ئەکا بە ئەولەویەت ئەگەر بزانێ هەڵبژاردنێک ئاشوبی لێ دروستە بێ هەڵبژاردنەکە ڕاگرێ ناڵێ ئاشوبەکە دروست بێت چونکە عادەتەن وەزیفەی ئەوەیە بەرژەوەندی باڵا لە بەرچاو بگرێ لەم دۆخەشدا کە زۆر جار خەڵگەڵێ وڵا حکوومەتی عراقی دەسەڵاتی ئەوانی نییە وڵا دادگای فیدراڵیش دەسەڵاتی ئەوانی نییە معادلەکە لای ئەوان بە جۆرێکی ترە ئەوان نانوێ هەندێک ئەنی وەکوتم ئەو پەلەی لە ئێمە لەوان نییە نەوێ طبعا بەشێکی تحالفی فاسدینە ها ئەمە بیر نەچێت لە بینی قەوسەکە تحالفی فاسدینی شیعە و سونە و کورد عێراق بابڕێەوە بە ئەمە بۆستێ بەڵام کە دێتە سەر هەندێک سیاقاتی دەوڵەتی بۆ نمونە دادگای فدرالی بۆچی دادگای فدرالی ئیجراعاتی انتخابات ڕاگرێ بۆچی جۆرێ لە نەرمی تێدایە لەبەرەوەی عادەتەن ئەوێ بەرژەوەندی باڵا کە وڵات نەڕوە بەرەو ئاشوب ئاخر بیرت نەچێ وەختی خۆی لە مراعات نەکردنی بەشێک لەم تەوازوناتانە داعش دروست بوو بۆ پێ دوای داعش چی بوو داعش هێنانە ناوەوەی دەستی ئەم گروپە تیرۆریستە بوو لەلایەن کۆمەڵێک هێزی عێراقیەوە کوردیشەوە باشە یعنی لەبەرەوە یعنی پێم وایە بڕیار بەدەستانی ئێستای عێراق یعنی چ خۆیان چ ئەوانەشی کە دەستیان هەیە لە ئیدارەدانی عێراق چ ئێرانیەکان چ ئەمریکیەکان چ حتا تەنانەت تووشیا ئەوانش خۆ دەزانی عێراق ساحەی تەراتێنی ئەجەندای دەولیە یعنی ئەجەندای نێودەوڵەتی و هەرێمەتی ئەوانەیە هەندێک مڕاعاتی هەندێک شتەکان لە پێناو هەندێک شتی ترا بەڵام وەکوتم وەکو چۆن وەختی خۆی دەیانگوت نەوت ڕادەست ناکەین و نەوتەکە وای بەسەر هات ئەوەی داهاتی ناخۆش وای بەسەر دێت دڵنیا بە باش لەسەر هەڵبژاردنی قسەکەین بەسەبارەت بە سارموسیە ژماری من پێ دوای چی بەسەر چووکە بەشێکی زۆر موچەخۆر دەڵێ بۆ نمونە فۆرمیان پێپڕکردنێتەوە بەڵام کارتمان وەرنەگرتوتەوە نامانەوێت ئایا دەکرێت لە قۆناغی داهاتوودا بیگوازنەوە سەر بانکە حکومیە فیدراڵیەکان وڵا ئەوسێتە سەر فشاری کۆمەلگە و فشاری حیزبە سیاسەکانی دەرەوەی یەکێتی و پارتی و هەندێک جوڵە ینی هەژماری من سەرگرتنی تاوانێکی گەورەیە ئاخر ڤێرژنی چەتەکانی کورداتی بریتێ لە هەژماری من بۆ خزمەتکردنی ژیرفانی هاوڵاتی و بۆ بەرەو پێشبردننی ئابووری تاک نییە بەقدرەوەی بۆ کۆنتترۆلکردنی یعنی تابان هیچ یەکەمیان پاساودان و شاردنەوە و داپۆشینی هەموو ئەو گەندەڵیانەیە کە لە موچە و لیستی موچە ئەوە هەیە و بۆ هێشتنەوەی موچێ لە دەستی خۆیاندا پێیان وایە هەتاکو و موچە لە دەستی ئەوانە بێ خەڵک تەعینکەن بە ئێستا هەر تۆ دیقەتی ئەو ماوەیە بدە کە قوائم نێردراوە بۆ بەغدان نزیکەی 25,000 ناو زیاتر کراوە باشە ینی قایمەیەک بۆ قایمەیەکی تر فەرقی هەیە ئەم قایمەی بۆ قایمەیەکی تر فەرقی ناو زیادەکەن لەسەر ئەساسی مەحسوبیەت و منسوبیەت تەعینات بۆ با بڵێن حیزبیەکانی خۆیان بۆ نزیکەکانی خۆیان دائەنێن ئەم ئەگەر ئەمە سەر بگرێ بێگومان زۆر مەترسیدارە بۆیە من پێم وایە ئەو بڕیاری دادگای فیدراڵی ئەبێ هەتا ئاخر لەحظە و تەنانەت ئەگەر نەخوا نەخواستە هەژماری من بە تەحالوفی فاسدینیش سەری گرت هەر نابێ خەبات بۆ هەڵۆشانەوەی ئەم هەژمارە نابێ خەبات و تێکۆشان بەتایبەتی لە پەرلەمانی اتحادی بەتایبەتی لە پەرلەمانی عێراق بۆ هەڵۆشانەوەی و جێگیرکردنی ئەو بڕیارە ڕوون و وازەحی دادگای فیدراڵی بێت بوەستێ کە باس لەوە دەکات ئەبێ موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە ناو ئەو بانکانەدا تەوتیم بکرێت کە لە دەروی هەرێمی کوردستان لە قیانەیە وەکو بانکی ڕافیدین و ڕەشید و ئەمانە ئەزانی هینێکەیە ئامانجێک هەیە ئەم ئامانجە پێویستە ئامانجێکی سیاسی باڵا و ئامانجێکی سیاسی ڕوون بێ لای هێزە سیاسەکانی دەرەوەی یەکێتی و پارتی و ئەو حیزبانەی کە بە دەوری یەکێتی و پارتیوان هاو ئاوازەکانی یەکێتی و پارتی ئەویش بریتێ لەوەی ئەبێ بریتی بێت لە یەک خستنی سیستمی موچە لە ڕووی چەندێتی چۆنێتی دابشکردن پێشینەکان هەموو شتێک یعنی ئەبێ هاوڵاتیەک لە هەڵەبجە هاوڵاتیەک لە قەڵاتزێ و ڕانیە و زاخۆ لە کفری لەکوێ و موچەی پێشینەی ئیمتیازاتی هەمووی وەکو کەسێک بێت لە بەسڕا هەتا لە سەرتاسەری عێراقدا ئەمە یەک نەخەین ئەمە ئامانجێکی من زۆر لە پێناویدا ئیشم کردو و بەردەوامیشم لە پێناویدا بەڕاستی و ئیشی شەکەم یعنی ئەبێ ئەمەمان لەلا ڕوون بێ تەنها ئەو کاتەش کاک حەشیم و ئەم قسەیە ئەمێنێتەوە بۆ مێژوو و هەتا ئەمەش جێبەجێ نەبێ بە بەردەوامی کێشەی موچە دێتەوە ئارا باش بەس بڕیارەکەی دادگای فیدراڵی یەک پاکێجە چوکاندێک بە جیار لێکی دەدەن دەڵێن موچە بە بانکی کردنەکە مەرزی سەرەکیە بەڵام بۆ نمونە ڕاستکردنی داهاتی ڕاز نەکردنی داهاتی ناوخۆ مەرجێکی بڵین ڕاستە و خۆ نەبێ یاخود داهاتی نانەوتی کە لا بڕیارەکەدا ئەمە تێنەگەیشتنە لیستی موچە تێداهاتوە میزانی مراجعە ڕێگەدەن بە دیوانی چاودێری دارایی عێراق تۆ زۆر باش لێ تێگەیشتووی خۆت وەکو میدیاکار دەست خۆش ئەو بە من زۆر ئەسەفم خواردلەوەی کە پەرلەمانتارێکی وت هەرێمی کوردستان داهات ڕادەست نەکات موچە هەردێت ئەمە تاوانێکی ئەمە تێنەگەیشتنێکی زۆر هەڵەیە تێنەگەیشتنە چونکە ئێمە سیرکە کاک حەشیم هەندێک واقع هەیە لە دەرەوەی یاسا لە عێراق جێبەجێ ئەبێ
لە دەرەوەی یاسا جێبەجێ بێ یعنی مەسەلەن بۆ نمونە ڕاستە بڕیارەکەی دادگای فدرالی بۆی کە تەمینی موچەی فەرمانبەرانی بە هەرێمی کوردستانی کردووە ڕاستە بەڵام بڕیارێکی تر هەیە بە واضحی دەڵێ دەبێت تێکرای داهات بۆ معلوماتت ئەڵێ بێ هەموو داهاتی نەوتی و نانەوتی هەمووی ها لە بینی ئەڵێ هەمووی ئەبێ هەموو داهات مقاس قبول نییە نەخێر نەک مەقاسە نەک مەقاسە هەتا ئەو نسبەتی ئەوەی کە وترێت لە 150 نازم چی ئەوەش باس ناکە ها ئەوەشی تیانە بڕۆ بگەڕێ سەر وردە تۆ کوڕێکی وردی بڕۆ سەری ئەڵێ ئەبێ هەموو داهات بگەڕێتەوە ئەبێ هەموو داهات بگەڕێتەوە پاشان هەندێک شتی تر هەیە وەختی مەسەلەن نیان وڵا سێ موچە بەسەریەکەوە سێ موچەکەش بەسەریەکەوە درێ بەش ئێمە لە لیژنەی دارایی بووین ئێمە بارودۆخی سیولە و توانای نەقدی وەزارەتی دارایی عێراق زانین یعنی ئێستا جاری تریش باسم کردو نامەوێنە دووبارە بێتەوە یعنی لە سەروی 8 تریلیۆنەوە یعنی 8200 دەچێت بەرەو 8500 خەرجی مانگانن عێراق توانای تەمویلکردنی نەقدی ئەوەی نییە یعنی کەڵم توانای نمانەوێنێ پارەی نەبێت یعنی خەڵک غەڵەت تێ نەگا بەڵام شتێکی پەیوەندی بەهینەوەی پەیوەندی بە کوتلەی دەوارەوە هەیە کە لە بازاڕە هەیە ئەو توانێت مەسەلەی بوونی سیولە کە عێراق کێشێکی گەورەی هەیە چونکە هەنێک پارە کوتلێکی نەقدی هەبوو لە سەردەمی کازمیا لە ئەڵمانیا چاپکرابوو هێنانەوە جۆرە تەزەخون دروست بۆ لە هین هەر بۆ 600 سعری دۆلار بەرامبەر بە دینار بارخەڵ ئەمە قزێکی وردە نامەوێت زۆر سەری خەڵکی پێ بێشێنم بەڵام قەزمەوەی هەندێک وعد و هەندێک قسە ئەکرێ لەلایەن پەرلەمان جا بەداخیشەوە زانی من زۆر خەفەت لەوە خۆم ینی واقعی میدیای ئێمە کاک حەچیم من پیر نەسێ من میدیاکارم ینی وەک تۆ واقعی میدیای ئێمە وای لێ هاتووە بەس بۆ بە ئەشکەوتێک بەس دەنگەداتەوە ئەو بەرپرسانە هەر قسێگەکەن پەرلەمانتار هەر قسێگەکە مەسەڵەن پەرلەمانتارێک گەڵێ کاکە حکوومەتی عێراق پارە نانێرێ ئەڵێن یا بێ حکوومەتی هەرێمی کوردستان هەڵبۆشێنەوەیان پارە نانێرن پاش سێ مانگ یان پاش دوو هەفتە حکوومەتی عێراقی پارە نێرێ کەس ناڵێرە کاکە تۆ قسەی بۆ کرد یان مەسەلەن سەرۆکی ماوە بەسەرچووی حکوومەتیان جێگرەکەی یان وەزیر هەر ڕۆژە قسێگەکەن میدیا نایە هەر نایە بیریان بخاتەوە بڵێ بابە ئەم هەموو درۆیە ئیکەن لەگەڵ خەڵک چی هۆکارەکەی چیە بەس وەکو دو پرسیاژ لەم بەشی موچە هیچ پابندی خۆیان جێبەجێ نەکردووە چونکە ئەوە چەند هەفتەی دەڵێن هەموو پابندێکمان جێبەجێ کردووە خرمە چیە ینی هە پابندەکان چی با خەڵک بۆ نمونە با خەڵک وەکو بە بانکی کردن بێ وەکو ڕادستکردنی داهات بێ مەقسەی پوچن ینی مەقسەی فڕۆپوچن دوو لە ڕووی جەنابەتی پێم عیبە لە بەردەمی بینەرانە هەندێک گزارشی تر بەکاربێن مەگەر بە پێمان بڵێن لە ماوەی 6 مانگی ڕابردوودا چەند دیناریان ناردوێتەوە لە داهاتی نەوتی و نانەوتیە چەند دیناریان ناردوێتەوە بۆ خەزانەی اتحادی بابەمە بە گوێرەی دەستور ئەو دەستوری کە خۆیان نووسیویانەتەوە من قورگم کەوت ئەوەنە بڵم ئەو دەستورە خۆیان نووسیویانەتەوە بە گوێرەی ئەو دەستوری یەکسەر لە اتحادی هەیە ئەم دەستورە هەموو جارێوتمە من نەمنووسیێتەوە خۆیان لە مەطبەخی نووسینەوەی دەستور بوون باشە یەکسەر لە اتحادی هەیە ئەمسەر لە اتحادی داهات لە سەرتاسەری عێراق کۆکرێتەوە ئەچێتەوە لەوێ شەو جاریش کە دابەشەکرێتەوە ئێستا ئەمانە هەموو سەرمایەکتینیان بۆ دێ پاڕێنەوە بە حساب بۆ موچە و دوایش لەو سەرەوە خۆیان ئەڵێن وەڵام مەرجمان هەیە مەرجمانەوەی بێ ئەو داهاتەمان بۆ نهایلەوە یعنی تۆ کەست بینیوە ینی ئەوانەیە کەسم نەبینیوە متەسەول یاخود سوالکەری سیاسی و ئیداری بین بێت حکومڕانی بێت باشە و مەرجیشی هەبێت ئایلەوە یعنی تۆ خۆت خواخوات هەم ڕۆژە کەوتوی بەسەر دەست و قاچ هەم ڕۆژێت چەمیوتەتەوە لوتت ئەدی ئەیدا لە عەرز هەموو جارێکە ڕۆیتە بەغا لوتت ئەیدا لە عەرز بۆی کە بڵێ وەڵام موچە بنێر لە سەری شۆڵی مەرجم هەیە باشە چیە بێگەر نسبەتێک لەو داهاتە بگەڕێنی تۆ بڵێ بابە تۆ هەر لێ دزی نسبەتێکی ێدزی نسبەتێکیش بگەڕێنەرەوە بۆی لاری کەم ئەو پاساوە بکەی باشە سەبارەت بە هەڵبژاردن و چارەنووسی دۆخی سیاسیش بەپێی ئەو سکاڵایی کە مەسرور بارزانی تۆماری کردبوو ڕێکارەکانی کۆمیسیۆن ڕاگیران دیارە ڕوونە لە دەی حوزێران ناکرێ دیارەکەی دەکرێت چکام ڕۆژ ئەوەی کە بەڕێزیش داماژێت نیسیمان بارزانانی دەڵێ زوو وادەی هەڵبژاردننی عەلان دەکرد چەندە پێش چوار مەرسومی دەرکردووە و کاریان پێ نەکراوە بەدەست یەکێتی و پارتی بێ قەت ناکرێ بەدەست یەکێتی و پارتی بێ قەت ناکرێت بەخۆشی خۆیان بێ نایکەن بەخۆشی خۆیان بێ نایکەن و هەردوو لا متفق بوون لەسەرەوەی دوای بخەن فترێک بە باوەش و ماچوموچ فترێکیش بە ململانێ و هەڕەشە و گوڕەشە لە یەکتری بەڵام هەردووچیان هەیە هەردووچیان یەک ئامانجیان هەبوو ئامانجەوە بوو نەکرا ینی فترێک کە ماوەی پەرلەمانیان بە باوەش درێژ کردەوە و بە ڕێکەوتن درێژیان کردەوە دەسەڵاتی خۆیان کرد بە ناشەرعی بالمناسبة يعني شتێک لە کوردستانە کە زۆر ئێستا بۆ بە طبیعی بەداخەوە يعني دیسانەوەش لە ڕۆژانە کۆمنتێک نووسی بوو کاک حەشیم کارەساتێکی زۆر گەورەیە کابرا حکوومەتەکەی ماوەی بەسەرچووە ناشەرعیە هەرچی میدیا هەیە زۆربەی میدیا هەشە خۆی زۆر پێستەر بەخۆی ئێوە بەسەری بەکاری دێنن جێگەی تریش بەکاری دێنێ بەڵام کەمن زۆر کەمنەوەی کە بەکاری دێنن زۆرینە هەر ئەڵەن سەرۆکی حکوومەت جێگەری سەرۆکی حکوومەت وەزیری دارایی ناڵن ماوە بەسەرچوو ناڵن کاربەڕێکەر ناڵن ناشەرعی ئەنی تۆ مەڵێ ناشەرعی مەڵێ ماوە بەسلانی کەم بڵێ کاربەڕێکەر عیبە زانی کاک حەچیم زۆر ناشرینە لە وڵاتێکە
کابرا کە ئێستا مەسەرەن ئەو وەزیرەی کە سوێندی خواردو بۆ 4 ساڵ وەزیر بێ و 4 ساڵ و 1 ڕۆژ لەسەر حکومەکە بێت تۆ کەسێکی ناشەرعیە کەسێک کە خیانەت و ناپاچی کردووە لە متمانی دەنجی خەڵک ئەو بۆ پەرلەمانی ڕاستە بۆ وەزیریش ڕاستە بۆ مدیر عامیش ڕاستە بۆ محافزەکانیش ڕاستە محافزی سلێمانی 2014 هەڵبژێردرەوە تا 2018 لە 2018 تا ئێستا 6 ساڵەوە ئەوانەی تریش ئەمە بۆ هەمووانی تریش ڕاستە بەڵام حیزبین یعنی محافزەکان حیزبین جا لێرەوە ئەو گەمە یەک پێشنیار باش باشترین پێشنیار بەڕای من بۆ ئەوەی کە ئەم مەسلەی ڕێگە دابخێنە دەرگا دابخێن لەوەی کە یەکێتی و پارتی هەموو جارە بە ئارەزوی خۆیان یاری بە تەقویمی ئینتیخابی و وادەی ئینتیخابیەوە بکەن ئەوەیە کە هاوشێوەی تەجروبەی بەلجیکا هەرسێ هەڵبژاردنەکە لە یەک ڕۆژدا بکرێ لە یەک کاتدا بکرێ یان لانی کەم ئێستا باسی یەکەم یان لانی کەم 2 هەڵبژاردن نۆی شەشی داهاتوو لە بەلجیکا سێ هەڵبژاردن بێکەوە لە یەک ڕۆژا بڕێوەچی هەڵبژاردنی پەرلەمانی ئەوروپی هەڵبژاردنی پەرلەمانی ئیتیحادی بەلجیکی هەڵبژاردنی پەرلەمانی هەرێمەکان بۆ ئەوەی هەرێمی کوردستان بەدەستێکی و پارتیەوە چیتر هەڵبژاردنەکەی دوانەخرێت دیزە بە دەرخۆنە نەکرێت پێشنیار دەکەم پەرلەمانتارانی کوردستان لە پەرلەمانی ئیتیحادی هێز و لانە سیاسیەکان تەبەنی ئەوە بکەن بڵێن ئەبێ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لەگەڵ پەرلەمانی عێراق بەیەکەوە بەڕێوە بچێت حتى ئەگەر مەجلیسی محافظەی بخرێنە پارت باشە هەرسێکی بێت ئەین لە سەرتاسەری عێراقدا بکرێ بە هەرسێکی ینی بۆ ئەم پرۆژەیە ببنە پەرلەمان ئیشی بۆ بکەن لە لای کۆمیسیۆن ئیشی بۆ بکەن لەناو پەرلەمانە بکرێ بە یەک ئەمە پاساوەکەشی بریتە لەوەی کە تەقویمی ئینتیخابی لە کوردستانی عێراق تێک چووە و هیچ کاتێک وابەستە نابێ و هەمیشە هەموو هەڵبژاردنێک دواخراوە باشترین چارەسەرە کاک حەشیم یعنی ئێستا ئەم جارە پێت باشە دوای بکەوێت بچێتە ساڵی داهاتوو بەس ڕێک بکرێتەوە ڕێک بکرێتەوە ئەزانین ڕێک بکرێتەوە بۆی چکە ئەو 4 ساڵ ئێستا لە عێراقدا عێراق زۆرشتی وێرانێ زۆرشتی خراپایەوە ئیلاخیری بەس یەکشت لە عێراقی دوای 2004 2005 گرنگە ئەویژەوەی ئیلتیزامیان بە تەقویمی ئینتیخابی زۆر مهمە هیچ ئینتیخاباتێک نەبوو لە کاتی خۆیان دوا بکەوێ بەڵکو هێنراوەتە پێشەوە لە 2021 هەڵبژاردننی پێ دەیدە هەڵبژاردننی پێشێم لە یاسای پەرلەمانی عێراق ئەنجومەنی پارێزگاکان جێ بکرێتەوە دەتوانرێت وەکو پرۆژەیەک بگرێت دەتوانرێت بکرێت بە سکاڵا لە دادگای فیدراڵی ئەتوانرێت ببرێتە ناو پەرلەمان ئەتوانرێت بکرێت بە پرۆپۆزڵێک لایەنە سیاسیەکانی دەرەوەی یەکێتی و پارتی نەوەی نوێ یەکگرتو کۆمەڵ لە پەرلەمانی ئیتیحادی تەبەنی بکەن بڵێن بابە قیڕوسیا لەم 2 مانگە بە ئەم 2 مانگە مشکلە نییە ئێستا مەسەلەن قسە هەیە لەسەرەوەی کە لە سەرەتای 2025 هەڵبژاردننی پێشوەختە لە عێراق ئەکرێ لە هەموو حاڵەتێکدا من پێم وانێ لە وادەی خۆیدا بکرێ بچێتەوە پێشمانجی ینی لە ناوەڕاستی 2005 ڕەنگە بکرێ باشە قیڕوسیا لە چەند مانجێک بکەن بەڵام ئەم تەقویمە ڕێک بخەنەوە زۆر کارێکی باشە بێ وەکو تەجروبەی بەلجیکا بە بەردەوامی وایە سێ هەڵبژاردن لێک ڕۆژە ئەبا بەڕێوە و شتێکی زۆر سەرکەوتووە ینی باشە بەس پێ دوام ساڵ ناکرێەوە یەکلا بۆ تۆ چکە خوێندنەوەی یەکەمیش کرابە بۆ درێژکردنەوەی تەمەنیان ئەندامانی کۆمیسیارەکان بە قورسە بینم ئەوە سێتە سەر چۆنێتی تەفاعلی دادگای فیدراڵی لەگەڵ سکاڵەکەی مەسرور بارزانیانەوە تا ڕەتیەکاتەوە تۆپەکە هەڵەداتەوە ساحی کۆمیسیۆن و کۆمیسیۆن جاریش کە تەوزیعی بە هەندێک هینەوە بە هەندێک با بڵێن ڕێنماییەوە یان نازانم ینی ئایا بە هەمان شێواز ئەم سکاڵایەک لە ئەکاتەوە بە هەمان بەڵام ئیجراعات دیسانەوە پێویستیەتی ینی ئایا لە مانجیدەیە ئەکرێ لە بینی مانجیدە و 12 ئەکریان چێتە سەرەتایەک بەڕاستی ینی سەرەتای ساڵی داهاتوو نازانم ئەشۆسێتە سەر هەندێک ئەحداسی گرنگ لە عێراقدا چونکە ئەحداسە سیاسیەکان لە عێراقا بەخێرایی بەرەو گەرمی ئەڕۆن هاتنەوەی سەدر بۆ سەر ساحەی سیاسی بۆ تۆ بگەڕێتەوە بۆ بەڵێ تاو تەحالوفی وەتەنی شیعی ڕاگەاندووە ئێستا لێک نزیکبوونەوەی گەورەی هەیە لەگەڵ مالیشیە لەگەڵ مەسعود بارزانیە لەسەر خەتە تەحالوفی مالیشی و مەسعود بارزانی و سەدر و لە بینی خەمیس خەنجەر و حەلبوسیە ینی هێزێکی سونیش لەخوا نزیکەکەنەوە پێیان وایە ئەوانە ئەبێ حکوومەتی داهاتوی عێراق پێک بێنە لێستەوە گفتوگۆ هەیە من جاریش کەش باسم کردو کاک حەشیم لە عێراقدا ساڵێک پێش ئینتیخابات بلۆکبەندی سیاسی و ململانی سیاسی دەست پێەکە لە ئێستا دەستی پێ کردووە ئەگەر ئەم ئەحداسە سیاسانی کە لە عێراقدا دێنە پێشەوە وای لێ نەکات بیخاتە پاڵ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق کەم تەمەناکەم وابێ من بۆ خۆم تەمەناکەم بچێتە پاڵ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بۆی جارێکی کە پاساوی دواخستنی نەبێ کە پەرلەمانی عێراق بەڕێوە و پەرلەمانی هەرێمی کوردستانیش بەڕێوەچێت نقطە پێ دوای گۆڕانکاریی کەوتۆ ڕووبدا کۆمیسیۆنی عێراق ونارە و سەرپەرشی دەکە کورسەکان گۆڕانکاری بەسەردا بێ ئەوی پێکاتەکان ئەوەی کە پێشتر دادگا بڕیار لەسەردا بوو من نازانم ینی ئەو دیزاینی کە پارتی بەدڵێتی چییە یان بەچی ڕازی دەبێت زەرەر لە نیوە بگەڕێتەوە بەشێک لە کورسی کۆتاکان بگەڕێتەوە ڕازی بەیان نایان چۆنە بەڵام وەکو وتم ینی هیچ سوڵتەیەک لە جۆری سوڵتەی پارتیویشێتی حەزیان لە هەڵبژاردن نییە و من بخۆم پێم وایە لە هەموو حاڵەتێکدا
ئەگەر هەڵبژاردن بکرێ گۆڕانکاری دروستە بێت گۆڕانکاری لە معادلاتی سیاسی هەرێمی کوردستانە دروستە بێت باش بەزووکو سکاڵە تۆمارکردن ئەو سکاڵای چۆن دەبینیوە بریارە وەلایەکەش چۆن دەبینەوەی دادگای فدراڵی ڕێکارەکانی کۆمیسیۆنی ڕاگەرت سکاڵاکە و بڕیارە وەلایەکە ئەوانەی کە لە یاسای دەستوری شارەزان و لە من شارەزاتر و هەتا ئەوان قسە بکەن من قسە ناکەم مخالفاتی گەوری تێدایە حتا لە پێوەست بە مەسلەی پێڕەوی ناوخۆی دادگای فدراڵی و مەسلەی کۆمیسیۆنیش بەڵام وەکوتم دادگای فدراڵی هەموو ئەوانەی کە یاسای دەستوریان خوێندووە و من لە کۆرساتی ماستەر وەرم گرتووە یەکێک لە ئەرکە هەرە گەورەکانی بریتیە لە پاراستنی بەرژەوەندی باڵای وڵات جاریشتیش ئەو نمونەم باس کردووە یعنی ئەگەر دادگای فدراڵی نەتیجەی هەڵبژاردنێکی پڕ لە ساختەکاری بچێتە بەردەست و بزانێ ڕەتکردنەوەی ئەم هەڵبژاردنە دەبێتە هۆی شەڕی ناوخۆ لە وڵاتە هەڵبژاردنەکە پەسەندەکە ئەمە یعنی با بڵێن یاسانەوە کە بڕیارەکانی سیاسین بڵێ هیچ دادگایکی فدراڵی نییە یان هیچ دادگایکی پێوتر دادگای دەستوریش هیچ دادگایکی دەستوری نییە سیاسی نەبێ پێم سەیرانێ کەس لە بەرەوەی وعی سیاسیان یان لە ڕووی فکریەوە زۆر لاوازن پێیان وایە بەڵێ وەزیفەکەی زۆر سیاسی ئەگەر دادگای فدراڵی دادگای دەستوری سیاسی نەبێ هیچ مؤسسەیەک دەستوری سیاسی دادگای فدراڵی باشە خۆران پەیامیان ئەزانی زۆر باشە زۆر باشە بەڵام ئەو بانێکە و دووهەوای پارتی کە تا پێرێ و تا دوو هەفتە لەمەوە بەریان سێ هەفتە لەمەوە بەرچوزانم دادگای فدراڵیان بە شەیتانیە کرد و هیچ قسێک نەما پێنەڵێن و دواییش پەنایان بۆ بردەوە ئەوە بالمناسبە بەشێکی هینە بەشێکیشی من نوتارێک نووسی بوو بە دوای مخریجێک ئاگەڕێن بە دوای دەرهێنەرێک ئاگەڕێن هێز عێراقیەکان هەر بۆ ئیهانەکردنی پارتی لەبارەیەکیان هینیان کرد بۆ ئیهانەکردنی پارتی لەبارەیەکیان بردیانەوە بۆ دادگای فدراڵی بۆ معلوماتت خۆ ئەیانتوانی بە کۆمیسیۆن بڵێن کۆمیسیۆن خەلەلێک دروست بکات بۆ پارتیڵەوەی هانەیە با بۆ تاوکەم خۆ ئەیانتوانی مەسەلەن بۆ نمونە بەهانەیەک لە سیستمیشی تەقەنی کۆمیسیۆنا دروست بکەم بڵێن کۆمیسیۆن بۆ خۆی بڵێ مەسەلەن من خەلەلێکم بۆ دروست بووە فریاناکەوم ئیجراعات فریاناکەوە پێویستیم بە وادە و کاتی زیاتر هەیە داوا لە سەرۆکی هەرێمەکەین کاتی شکەمان بۆ دیاری بکە لە وادەیە جێبەجێ فریاناکەوین ڕەنگە دەرچی تریشە بووە بەڵام بە ئەنقاست لەبەرەوەی بە بەردەوامی سەرۆکی پارتی سەرۆکی حکوومەتی ماوە بەسەرچوو بەرپرسانی ئەو حیزبە لە دژی دادگای فدراڵی قسەیان نەکرد بۆی ئیهانەیان کە وتیان بڕۆنەوە بەر دادگای فدراڵی دەی بڕۆن سکاڵا تۆمارکەن لێ بڕۆن جامە ژەهرەکە بخۆنەوە بەڵێ تەوانەوە ئەو دیوەی تێدایە و خۆیان باش زان ئەو دیوەی تێدایە بەڵام عامەی خەڵکی هەڵبژارنەکە چەوسەدانەکەی بۆ بەغدایان بوو بۆ ئێران بێ بەرامبەرە من لە یەکەم ڕۆژ وتومە لە وادی خۆیان ناکرێت تا دواخرا هەر وتومە ناکرێت هەڵبژاردنە ناکرێت با واقعی بین یەکێتیش بێ ناکرێت يعني مواقعي سياسية بو معلومات دقر صدر بيه ولا بغداد بيه هني الله الجزم كان عليه يعني او هيزاني ك بابلين هيزي تشيان هي وهيزي يعني لدرو ياساو قوت يعني هي توانن هميشه يعني توانن دو بصفاتي زونه كان يعني توانن بشي بخن بەڵام زەربەی گەوریان لە دیموکراسی هەرێمی کوردستان داوە زەربەی گەوریان لە سومعی خۆیان داوە کۆمەڵێک چیرۆک بۆ هەتا کۆتایی پێهات تر پارتی جاریش کە بڵێ وەڵام من لەگەڵ سینیش بیکەم ئەی بەمەوە کۆتایی پێهات بڵێ وەڵام لە هەڵبژاردن ناترسم زۆر درۆ کۆتایی پێهات یانی بۆیە بەنسبەت منەوە ئەوەشی کە بە ناچاری بردیانەوە بەردەمی دادگای فدراڵی بۆ من سەرکەوتنێکی ئێجگار گەورەیە بۆ ئەو ئیرادەیە کە ناچاریانەکە کە ناچار بوون هەموو شتێک ئامادە بکەن کە ناچار بوون ئامادەن نەک خۆچەماندن ئامادەن هەموو شتێک بکەن بەگەڕانەوە بۆ بەردەرگای ئەو دادگا فدراڵی کە دادوەرەکان لێ ساحب کردبوو دەیانگوت ناشەرعیە دەیانگوت سیاسیە دەیانگوت شەرعیەتی نەماوە دەیانگوت هیچ شتێکی قانونی نییە وەرە نەتیجەیە چوون ئیعترافیشیان پێ کرد و سکاڵاشیان لەوێ تۆمار کرد و مەمنونیش بوون و وەکو عەرەب بڵێن وعەلەیها بۆسەکەمان و ئەم لاولاشیان ماچ کردن باش وەکو یەکێتی ئەو پێش دەیودەی هەڵبژاردنەکە لە وادەی خۆی بکرێ ئەو چی بوو؟ وەڵاو نوکتەیە زۆر خوانم کەسێک باشتر زانی ناکرێت وەنە بودیان سندوق لە ماڵی خۆبات داهێن و إلى آخره یان زانی ناکرێت خۆشیان متفق بوون لەسەرەوە یان زانی ناکرێەوە لێک تێگەیشتنیشیان هەبوو لەسەرەوەی کە ناکرێت چۆن ناکرێت بڕۆن مخریجەکە ئیمکان گرنگەوە ئێمە هەڕەشە و ڕۆژەی خۆمانەکەن لە حکوومەتە شەردەمێنەوە جارێت لە حکوومەتە ماونێتەوە ئەزانی کاک حەشیم جاری تریش وتومە یعنی معقول نییە دوو هێزی سیاسی لە هەموو شتێکە هاوڕابن لە فرۆشتنینەوە هاوڕابن لە هەژماری خۆیان هاوڕابن لە ئیدارەدانی حکوومەتەکە بەیەکەوە هاوڕابن لە ئیستیقبالی ئەردۆغان هاوڕابن لە دۆستایەتی ئێران هاوڕابن لەسەر دار و بەرد هاوڕابن تەنها لەسەر هەڵبژاردن ناکۆک بن ئەمە شتیوان نییە ناکۆچیان بۆ درێژەدانە بەو تەباییان کە لە سێکتەرەکانی ترە هەیەە و ناکۆچیان بۆ ئەوە بوو هەردووچیان متفق بوون لەسەروی هەڵبژاردن نەکرێت چکە لایەنی سوودمەند لە دواخستنی هەڵبژاردن هەرم دوانن
کەسی تر نییە. سوپاس دەکەین کە کۆشەر عەبدوڵڵامان سپاس دومانکردین بۆ سوپاسی ئەمەدەبوون دەکەین سوپاس بۆی بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکاران خواتان لەگەڵ